یەکێک لە گفتوگۆکانی ئەمڕۆمان ڕاگەاندن و پەیوەندەکانی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی بڵاوی کردەوە کە لە ماوەی یەک مانگی ڕابردووە 981 منداڵ لە نەخۆشخانەی منداڵبوون لەدایک بوون. 528یان منداڵی کوڕ و 453یان منداڵی کچ بوون. ئەمەیان بابەتەکەی ئەمە نییە. 539 منداڵان بە سروشتی لەدایک بوون و ئەوانی تریش لە ڕێگەی نەشتەرگەریەوە لەدایک بوون. تەندروستی سلێمانی ئاماژەی بۆ کردووە کە لە ماوەی مانگی ڕابردووە لە نەخۆشخانەی منداڵبوونی فریاکەوتنی فێرکاری 650 منداڵ لە بەشی نەبەکەم داخل کراون و 59 حاڵەتی لە بارچوونیشیان هەبووە. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەرەوەی ئەم ڕێژە زۆرەی منداڵی نەبەکەم بۆ و ئایا هیچ هۆکارێکی دیاریکراوی هەیە. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز خاتو ئەڵوان ڕەفیق لێپرسراوی هۆبەی نەبەکامی دوی نەخۆشخانەی فێرکاری ژنان و منداڵ بوون. خاتووەڵەن سڵاو لێبێ زۆر بەخێر بێت. بەخێر بێت سەرچاو. ئەو ئامارێکە خوێنمەوە هەواڵێکە خوێنمەوە ینی ئەو ژمارە نەبەکامە بۆ چەند هۆکارێک هەیە لە پشت ئەم حاڵەتانەوە کە مناڵ بە نەبەکامی لەدایکە بێ. هۆکارەکان لە ئێستاە ڕوو لە زیادبوونە و بە شێوەیە کە لە کۆنتترۆل دەرچووە بەڕاستی. هۆکارەکان هەندێکیان پەیوەندی بە دایکەکەەوە هەیە و هەندێکیان پەیوەندی بە خودی مناڵەکە خۆیەوە هەیە. لەوانە کۆنتترۆل نەکردنی زەخت و شەکرە لە دایکانە لە ماوەی دووگیانیە کە بە شێوەیەکی باش سەردانی دکتۆر ناکە یاخود سەردانی ماڵبەند و بنکە تەندروستیەکان ناکات مانگانەی خۆی بە باشی بەڕێوە نابێت یعنی پێشوەختە دەستنیشان ناکرێت کە ئەم دایکە تووشی بەرزی فشاری خوێن بۆ یاخود شەکری خوێنی بەرز بۆتەوە. لە ئەنجامە پزیشکی ژنان و مناڵ بوون لەبەر سەلامەتی گیانی دایکەکە بڕیار ئەدا کە مناڵەکەی بە پێشوەختە دەربێت بە شێوەی نەشتەرگەری بیا خود بە شێوەی سروشتی بێ بخرێتە سەر ژانی دەستکرد. هۆکارێکی ترمان حاڵەتی دەرونی و سترێسە کە دایکەکە لە بارێکی نەئارامی و سترێسێکی زۆرە ئایا چواردەور بێ یاخود خۆی یەکێک لە حاڵەتە دەرونیەکانی هەبێت لەژێر ئەم فشارە دەرونیا مناڵەکە بە نەبەکامی لە دایکە بێ یاخود حاڵەتی وەکو ئەم ساڵانی ئەخیر ڤایرۆسی کۆرۆنا و پەتاوەرزەکان و هەوکردنی ڤایرۆسی ئەمانەش هۆکارن بۆ ئەوی کە مناڵ بە پێشوەختە لە دایک ببێ. هەندێک حاڵەتی ترمان هەیە کە لەم ساڵانەی ئەخیرا کە زۆر ڕوو لە زیادبوون و خەڵک زۆر سەری تێکردووە بابەتی مناڵی بلووریە. دانانی مناڵی بلووری بە ڕێژەیەکی یەکجار زۆر بەرز بۆتەوە کە لە هەر دایکێکە کە مناڵی بلووری بۆ دائەنرێت بەلایانی کەمەوە 3 بۆ 4 مناڵی بۆ دائەنرێ. ئەم مناڵانش کە ئەگەنە قەبارەیەک ڕەحمی دایکەکە تەحمولی ئەم قەبارە گەورەیە ناکات 2 مناڵ تا 3 مناڵ. لەبەرەوە بە شێوازێکی سروشتی خۆی دایکەکە ئەوکێت سەرژان و مناڵەکانی بە پێشوەختە ئەبێت. باشە لە چەند مانگیە بە نەبەکام حسابم بڵێ ئێمە بە مناڵێک ئەڵێن نەبەکام کە تەمەنی دووگیانی دایکەکە ماوەی دووگیانی دایکەکە لە 24 هەفتە بۆ 36 هەفتە و 6 ڕۆژ بێ. بەڵام ئەم تەمەنەش پۆڵێنێکرێ بەسەر چەند تەمانێکە لە 24 بۆ 28 هەفتە زۆرترین ڕێژەی مردنی مناڵ هەیە. ئەتوانم بڵێم لە 90یان ئەمرن لە 24 بۆ 28 هەفتە ترسناکترین تەمەنی دووگیانی دایکە بۆ لە دایک بوون. واتە 6 مانگی بچووکتر تقریبان بەڵێ 24 بۆ 28 ئێمە بە هەفتە زیاتر قساکەین نەک لە مانگا 24 ئیتر 6 مانگیەکە 6 مانگ بۆ 28 هەفتە ئەمانە ڕێژەی مردنیان زۆر بەرزە. هەمانە دەرچووە بە سوپاسە بۆ کارمەندانی تەندروستی بۆ پزیشکە بەڕێزەکان لە ئێستاە چەند دەرمانێکی تازە هاتۆتە بازاڕەوە کە سوودێکی ئەجگار گەورەی هەیە بۆ مناڵانی نەبەکام کە کولفەیەکی زۆریشی تێ ئەچێ بەڵام سوپاس بخوا لە ئێستاە دابین کراوە لە نەخۆشخانە هەیە وەکو کافاینە وەکو سورفێکتان تا ئەمانە مادێکی دەگمەنن هاتۆتە بازاڕەکانی کوردستان و حکومەتی هەرێم دابینی کردووە و مناڵانی پێشوەختە سوودێکی زۆری لێ ئەبێنن. باشە لە چەنەوەی تر مەترسی نییە تەمەنی ساواکە وەکو مەترسی حەسەب حالەتی ئەو مناڵ هەیە بە 9 مانگیش لە دایک ئەبێ بە 38 هەفتەیش لە دایک ئەبێ و بەڵام بە هۆکارێک ئەمرێت. بەڵام وەکو مەترسیەکان وەکوتم 24 بۆ 28ەکە ڕێژەی مردنیان زۆر بەرزە
خۆشببختانە لە ئێستاە هەمانە دەریش ئەچێ حالیان مناڵمان هەیە 26 هەفتەیە تقریبان مانگێکە لە لامان ماوەتەوە و تەندروستی ئێستا جێگیرا چەنە بێ بمێنێتەوە وەکوتم بەپی تەندروستی مناڵەکە مناڵ هەیە بە 2 مانگ ئەمێنێتەوە مناڵ هەیە هەفتەیەک ئەمێنێتەوە لە 28 بۆ 32 ئەمانش بە هەمان شێوە بە قۆناغێکی مەترسیدارە ئەڕۆن بەڵام نیسبەیەکی زۆر باشیان دەرەچێ ئەتوانین بڵێن 32 بۆ 34شمان هەیە ئەمانیش تقریبان هەر باشن بە مەرحەلەیەکی ناخۆشە ئەڕۆن ئەوەی کە ئێمە بڵین کە ئیتر ترسمان لێنە بەڕاستی 34 بۆ 36 تۆزێ باشترن ڕێژەی نیسبەی نەجاحیان دەرچوونیان بۆ ماڵەوە بەرزترە باشە ئەو هۆکارانی کە باسی کرد ئایا هۆکاری تر هەن کە پەیوەست بن بە سەردەمەکەوە بە شێوازی ژیانی دایکەکەەوە وا بکە کە منداڵەکەی نەبەکان بێ بەڵێ بێگومان لەوانە جوڵەی تەندروستی نییە دایکەکە هەر ئەوەنە ئەبیستێ کە تێستی یەکەمەکە کە دووگیانە ئیتر دانیشێ ئەڵێ مناڵەکەم لەبارە چێ ئەگەر بەراود بە وڵاتانی ئەوروپا ئێمە سیرکەین دایکی دووگیانمان هەیە لە قاعی ڕاضیاوی بەرزکردنەوەی ئاسنەکە یاری قورساییەکە کە ئەمە لای ئێمە بەڕاستی جارانیش لە کۆمەڵگی کوردیا هەبوو دایکەکە ینی تەنانەت تا ڕۆژی مناڵبوونی جاری وابوو لە دەرەوە لە دەرەوە بوو ئیشی دەرەوەی کردووە جوڵەی ناتەندروستی دایکەکان بە شێوازێکی ترسناک مەترسی هەیە لەسەر ئەوەی کە سوڕی خوێنی دایکەکە چالاک نییە ڕەحمی تم و تۆڵ نییە و ئەکا مناڵی بە پێشوەختە ببێ لە هەمووی خراپتر ئەم راپۆرتەی پێش ئێستا بوو کە بینیمان باسی خواردنی دەرەوە ئەکا خواردنی هاوردە ئەکا کە بەدڵنیاییەوە لە میوەکانەوە بیگرە هەتا ئەو هەموو خواردنەی کە دێتە بازارە و ڕێژەیەکی بەرزی موادی پارێزگاری تایە موادی حافیزەی زۆر بەرزی تایە و دایکەکانی ئێستا ئەوەندەی سەریان کردوتە فاست فود و خواردنە خێراکان دانانیشێ لە ماڵەوە سەوزە و میوەیەکی جوان بۆ خۆی چاکات خواردنێکی تەندروست بۆ خۆی دانێت بە دڵنیاییەوە ینی جۆری خواردنەکانیشمان کاریگەری لەسەر سەد بە تایبەتی میوەکان بەڵێ واتە دایکەکە کە دووگیان بوو لە ماڵەوە هەوڵبا خۆی خواردن بە خۆی دروست کات نەک پەنابەرێتە بەشتی دەرەوە بەڵێ باشە ئەمە لە ئایندەیە نەوەیەکی ناتەندروستمان بۆ دروست ناکە ئەم هەموو مناڵە نەبەکامە ڕێژەکە زۆرە ڕێژەکە زۆرە و لە بەرزبوونەوەشایە 600یان نەبەکان بێ 600یان نەبەکان بێ ئاماری ئەم ساڵی 2022 بەڵام کۆی مناڵبوونەکە بیزەبت نازانم هەرچەنە ئێمە ناتوانین ئامار خەینە ڕوو هەتا کۆتایی ساڵ بڵێ ڕێژەی ئەمساڵ لە مانگی یەک هەتا ئەخیری مانگیدا 997 مناڵ بە نەبەکامی هاتۆتە خودەجەوە بەڵام خۆشببختانە لەم 997 103 مناڵمان لە دەستداوە کە زۆربیان ئەو تەمەنن کە 24 بۆ 28ەکەن کە هیچ مەجالێکیان تیانە بەس بەداخەوە ژمارەش ڕێژەکە بەڵێ ڕێژەکە زۆر لە بەرزبوونەوەیە من چەند راپۆرتێکم خوێندەوە گوێم لە چەند راپۆرتێکی منەظەمەی سەحی عالەمی گرتووە کە ئەڵێ ئامارەکە زۆر لە زیادبوونایە ڕێژەی مناڵی نەبەکام خۆی بە شێوەیەکی ئاسایی لە دەیە یەکە یعنی لە دە مناڵ یەک مناڵ نەبەکامە بەڵام ئێستا بۆ بە لە دەیە دوو لە هەموو عالەمە ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بە تایبەتی لە ئاسیا و ئەفریقا ڕێژەکە زۆر لە بەرزبوونەوە لە خەڵکشانایە و لە ئاماری هۆبەکەی خۆمانەوە سیرکەم بەڵێ لە چاو ساڵی پارە بۆ بە دوو بەرابەر بەراورد بە ساڵی پار بەڵێ مەترسیشی زۆر هەیە لەسەر ژیانی مناڵەکە بەداخەوە هەندێک مناڵمان هەیە لە تەمەنێکی ئەوە بچووک لە دایکە بێ هێشتا تۆڕی چاوی بۆ دروست نەبووە بینایی لە دەست ئەیە کێشەی تەندروستی تری بەدواوەیە هەتا تەمەنی ئەم مناڵە ئەبێ بە ساڵێک تا 2 ساڵ چونکە سەریعترین گەشەی هەیە مناڵ لەم تەمەنەیە ئەبێ لە ژێر چاودێری چڕوپڕی دکتۆرا بێ و لە لایەکی ترەوە هەتا مناڵێکی نەبەکام لە خەستەخانە ئەڕواتە ماڵەوە کولفەیەکی یەک جار زۆری ئەوێ لەسەر حکومەت ئەکەوێ لە مەقابلە ئەگەر بچێتە پرایڤێت ئەگەر بچێتە ئەهلەکان من ئێستا هەر ئەو 26 هەفتەی کە باسم کرد ئەو بۆی باس کردم کە خزمێکیان هەیە مناڵەکەی وەکو ئەم لە دایک بووە لە پرایڤێت دایانناوە لە خەستخانەیەکی ئەهلی دایانناوە هەتا دەرچووە 1 دەفتەر و 25 وەرەقە کولفەکەی بووە ئەگەر ئێمە بینە حساب و کتابە بۆ هەمان مناڵکەین هەمان کولفەی ئەوێت ئامێری هەناسەدانمان هەیە کە 24 کاتژمێر لە ئیشکردنایە کە لە ئەهلەکانە 24 سعاتی ئەم ئامێرە بە 300,000 بەڵام لە خەستخانەی ئێمە و لە هۆبەکەی ئێمە
بەبێ بەرامبەرە هەموو جێگەماوە بۆ منداڵ جاری وهەیە جێگەمان نامێنێ بەڵام خۆشبەختانە لە دوای نۆژانکردنەوە من سوپاسی دکتۆر پشدەر و کاک خالید ئەەکەم هۆبەیەکی زۆر جوان دروست کراوە بۆ مناڵانی نەبەکەم کە ژمارەیەکی زۆر باش جیهازی تازە و پێشکەوتووی تایە هەر ئەوە ماوە حکومەت هاوکاریمان کا و کارمەندی تازەمان بۆ دابینکە هاتووەڵان هەست ناکەی بەشێکی پەیوەندی بە چاولێکەری و سەردەمەکەەوە هەبێ یەکێک لە هۆکارەکانی مناڵی نەبەکان بیرم چوو چاولێکەریە وەکو بۆ نمونە بەروار ئێستا یەکمان لە پێشە دایکەکە ئەچێ لە ئەهلی بەپارە مناڵەکەی بە نەبەکامی دەرهێنێ بەس لەبەروی بەرواری لە دایکبوونەکە یەک بێ یاخود چواردەی دوومان هەیە یا 21 سێمان هەیە یاخود بەروارە جوانەکانی ئەمساڵ کە دێ بۆ نمونە 23 دەیان مناڵ بە پێشوەختە لە دایکە بێ بەهۆی بەروارەکەەوە بیر لە تەندروستی ناکەنەوە ینی هێشتا خانمانی ئێمە لە زەرەر و زیانەکانی مناڵی نەبەکام نەگەیشتون ئەم هۆشیاریە هێشتا نەگەشتۆتە تاک بە تاکی خانمانی کورد پەڕاستی کە پێویستە لەسەر هەموو ڕاگەیاندنەکان پێویستە لەسەر وەزارەتی تەندروستی کوردستان هۆشداری تەواو بدا بە ئەگەرەکانی لە دایکبوونی مناڵ بە پێشوەختە وە مەترسیەکانی وە چارەسەرەکەی وە دوای ئەوە کە لە نەخۆشخانە ئەڕواتەوە ئەم عیلێ بە تەواوەتی گیرۆدە ئەبن هەتا مناڵێک لە نەبەکامی دەرەچێت باشە خاتوەڵەن ینی ئەم گرفتە ئەوە نییە منداڵە نەبەکامەکە مانگێک لایەوە بمێنێتەوە کە ڕۆشتە ماڵەوەتر مناڵەکە منداڵەکەی ڕەنگە متا کۆتایی تەمەنی گرفتی بۆ دروست بەڵێ وکوتم هەتا 2 ساڵ یەکەمیان لە گەشەی سەریعان ئەبێ بەردەوامی لەژێر چاودێریا بن مناڵمان هەیە بە دوومانگ ئەمێنێتەوە بە تەندروستێکی باش ئەڕواتەوە شیر خواردنی ئۆکسسیژنی هەموو شتێکی باشە وەزنی زیایی کردووە سیرەکەی دوای 1 مانگی تر دیسان پێویستی بە داخەڵبوونە خوێنی تێکرێت چەند جارێک زەردویان بەرزە بێتەوە وەکوتم تۆڕی چاویان تێک ئەچێ دکتۆری چاو ئەبێ بیان بینێ بە زنجیرەیەک سەردانی دکتۆر کۆتایی بە مناڵی نەبەکام دێکە بە جۆرێک وەکوتم خێزانەکانمان دۆ بن بەدەستیانەوە و مناڵی نەبەکام پێویستی بە چاودێریکی تایبەتە ناتوانانی لەگەڵ مناڵێکی ئاسایی تێکەڵی کەیت و چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی ئاسایەکی هەمان مامەڵە بەکاربێنی بۆ مناڵێکی نەبەکام وەکوتم هۆشیاری نەگەشتووەتە تاک بە تاکی خانمانی کورد لە ئێستاە بە تایبەتی خانمە بە تەمەنەکانمان من ڕێز و حرمەتم هەیە بۆیان ئێمە لە لای ئێمە دایکەکان فێری دایکایەتیان ئەەکەین فێری ئەویان ئەەکەین چۆن بتوانانی هەڵسوکەوت لەگەڵ ئەم مناڵە بکە بەڵام کە ئەچێتە ماڵەوە خەسووی سەیرەکە مناڵەکەی داپۆشی و ئێمە پێی ئەڵێن گۆرەوی کڵاو بەدلا پەتۆی گەرم تاڵێکی تەر لە ژوورەکەی بێ خەسوویڵێ بابە مە تووشی زەردووی ئەبێ نابێ مناڵە بە گەرمی داپۆشرێ یعنی ئەم نەگونجاندنە ئەم هۆشیاریە نەگەشتۆتە خانەوادەکانی ئێمە کە مەترسیەکە بۆ سەر ژیانی مناڵی نەبەکام و لە دەستدانیان بەداخەوە مناڵمان هەبوو لە ماڵەوە مردووە بەڵێ بەداخەوە دوای ڕێنمایەکانە چییە؟ ڕێنمایەکانمان ئێمە وەکوتم لێرە ناتوانین تەواوی پەیامەکەمان بگەێنین وەکوتم ئەکەوێتە سەر وەزارەتی تەندروستی و تەندروستی سلێمانی بڵاوبوونەوەی هۆشیاری لە ناو خانمانە لە کاتی دووگیانە دایک هەیە هەتا سکەکەی نەبێ بە 5 مانگ ناچێ خۆی داغڵکە تااقەتی ئەوەی نیە مانگی جارێک سەردانی بنکەی تەندروستی کات تۆ کاتێ ئەم مناڵە ئەبێتە 5 مانگ سیرەکەی دایکەکە تووشی شەکرێکی بەرز بۆ یاخود زەختێکی بەرز بۆ کە کۆنتترۆل ناکرێت خانمان ئەبێ لە کاتی دووگیانە چەند خەمی خۆیانە ئەو نەخەمی مناڵەکەیان هەبێت خەمی تێکچوونی جەستەی خۆیان نەبێت خەمی ئەویان بێ مناڵێکی جەستەن نوقسان بێنە دنیاوە لەبەر ئەوە خواردنی باش و جوڵەی باش و ڕێنمایە تەندروستیەکان سەردانی پزیشک کۆمەڵێ فحوسات هەیە بکرێ لەبەرەوەی نەگەینە ئەوەی کە مناڵێکی نەبەکان بێتە دنیاوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ڕێنمایەکان خاتوەڵوان